لەژێر سێبەری بێتوانایی هەردوولادا ئاسۆیەک بۆ کۆتایی جەنگی رووسیا و ئۆکرانیا نابینرێت. لە ئێستادا ململانیەکە لەسەر ئەو زەویانەیە کە مۆسکۆ لە سەرەتای جەنگدا داگیری کردوون و کیێڤیش دەیەوێت بیانگێڕێتەوە. لە دوای 2 ساڵ لە جەنگ رووسیا لە ئامانجەکانی کە ڕووخاندنی ڕژێمی ئۆکرانیا بوو پاشەکشەی کردووە و ئێستا تەنیا بیر لە پاراستنی خیرسۆن و زابۆرۆجیا دەکات و دەیەوێت ناوچەکانی لۆگانسک و دۆنتێسک بپارێزێت کە پێشتر جیابوونەوەی خۆیان لە ئۆکرانیا ڕاگەیاندبوو. لە کاتێکدا ئەمریکا پابەندی خۆی بە یارمەتیدانی ئۆکرانیا ڕاگەیاندووە بۆ گێڕانەوەی زەویە داگیرکراوەکانی و بە ڕێژە و جۆریەوە لە یارمەتیەکانی بەردەوامە. ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیاش جەخت لەوە دەکاتەوە بەرگری لەو زەویانەی ئۆکرانیا دەکات کە لەکاندوونی بە رووسیای فیدراڵەوە. بۆیە ئەو جەنگە بەهۆی بێهێزی هەردوو لاوە زەوی گیر بووە. لەلایەک ماندوێتی رووسیا و لەلایەکی دیکەش هێرشی پێچەوانەی ئۆکرانیەکان زۆر خاوە و ئامانجی خۆی نەپێکاوە. ئامانجی رووسیا کە لە سەرەتادا ڕایگەیاندووە بریتی بوو لە ڕووخاندنی ڕژێمی ئۆکرانیا تەنیا بەرگری لە زەویە داگیرکراوەکان دەکات. هەردوولاش لە چەند ناوچەیەکدا هاوکات بەرگری و هێرش دەکەن. ئۆکرانیەکان لە زابۆرۆجیا و دۆنتێسک هێرش دەکەن و رووسیاش لە خۆرهەڵاتی لیمان، بەڵام هێرشەکان زۆر خاون و ئامانجیان نەپێکاوە. بۆیە هەردوولا وەکو قەرەبووی ئەو زەوی گیریە بە فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک هێرش دەکەنە سەر ناوچەکانی یەکدی. تەنانەت ئەگەر ئۆکرانیا بتوانێت زابۆرۆجیاش بگرێتەوە کار ناکاتە سەر دۆخی جەنگ، چونکە چوارچەوەی هێرشەکان زۆر بەربڵاوترن لەو یەکدی ماندووکردن و هەوڵانەی ڕاگەیەنراون. دۆناڵد جنسنی دیپلۆماتکاری پێشووی ئەمریکا لە مۆسکۆ دەڵێت رووسیا جگە لە دەرچوون لە خاکی ئۆکرانیا ڕێگەیەکی دیکەی لە بەردەمدا نییە، چونکە ئۆکرانیا بە شێوەی لەسەر خۆش بێت بەرەو باشوور و باشووری خۆرهەڵاتی وڵاتەکەی پێشڕەوی دەکات. ئەو دەڵێ ویلایەتە یەکگرتووەکانیش بۆ گێڕانەوەی زەویە داگیرکراوەکان بە شێوەی سەربازی و دارایی یارمەتی ئۆکرانیا دەدات. بە بۆچوونی جنسن جەنگ تا کۆتایی 2024 بەردەوام دەبێت، چونکە رووسیا مینی زۆری چاندووە و سەنگەری زۆریشی بۆ بەرگری لێداوە کە ئەگەر ئەو نەبوایە نەیدەتوانی بەرگری بکات. لای وایە رووسیا بڕوای وایە هێرشەکەی بۆ گرتنی خارکێڤ و میکۆلایڤ و ئۆدیسا بەردەوام دەبێت، چونکە کیێڤ پشت بە چەکی خۆراوایی دەبەستێت کە ئەگەر ئیدارەی ئەمریکا بگۆڕدرێت و ئەو یارمەتیانە بوەستن ئەوە گرفتی تەواویان بۆ دروست دەبێت، بەڵام رووسیا پشت بە چەکی خۆی دەبەستێت. تەنانەت رووسەکان پشتیان بەو بۆچوونەیان بەستووە بۆ ئەوەی لەو کاتەدا بە قازانجی خۆیان ئاشتی بەسەر ئۆکرانیادا بسەپێنن، بەڵام ئەمریکیەکان ئەوە بە دوور دەزانن و بە پێچەوانەوە رووسیا بە شکست خواردووی جەنگ ناو دەبن و پێیان وایە دوای شکستی لە جەنگەکە بەرپرسیارەتی ئاوەدانکردنەوەی وێرانیەکانیشیان دەکەوێتە ئەستۆ.